الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا ونبينا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا، حمدا كثيرا طيبا مباركا فيه. وصلى الله وسلم على سيد الهدى نبينا وحبيبنا محمد المصطفى صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. گەنجە بەڕێزەکان، برایان خوشکانی بەڕێز، سڵاو و ڕەحمەتی پەروەردگار لە هەموو لایەکتان بێت. خی گەورە بەرەکات و ڕەحمەتی خۆی بڕشێنێ بەسەر مجلیسمانە. داواکەین کە پەروەردگار ئەم تەمەنەمان یارمەتیمان بدا لە خێرا بەسەری بەرین و ئەم ساتە کە لە مجلیسێکی ئاوا لە باس و خواسی بابەتێکی گرنگی ئاوا بیکاتە شاهیدی بۆمان بە ڕۆژی قیامەت و بێتە توێشوو و بێتە وزە، وەکو چۆن مەکینەیەک بە وزە حەرەکە ئەکا، بە وزە ئەجوڵێ و بە وزە ثەمەرە و ئینتاجی هەیە. ئەم مجلیسانی ذیکرە، ئەم مجلیسە جوانانە بێتە ئەو وزە ئێمەش بجوڵێنێ بۆ باشتر و بۆ هەنگاوی جوانتر و بۆ توێشوی باشتر و بەپێستر بە ڕۆژی قیامەت. بابەتەکە گەنج و باوەڕ. ئەمڕۆ ئەچینە خزمەت توێژێکی زۆر گرنگ، توێژێک لە توێژە زۆر گرنگەکانی ناوی کۆمەلگا و مجتەمەعی موسڵمان. ئەو توێژە کۆڵەکەی کۆمەلگایە، ترپەی دڵی کۆمەلگایە، شاددەمارەکانی کۆمەلگایە. ئەگەر کۆمەلگا تەشبیه بکەی بە مرۆڤێک ئەو دڵەکەیەتی، ئەو دەمارەکانێتی، ئەو لێدانەیە. ئەگەر کۆمەلگا تەشبیه بکەی بە بینایەک، ئەو پایەکانە کە ئەویش گەنجە. گەنج لە هەموو کاتەکانە، لە هەموو زەمانێکە کارە گەورەکان گەنجەکان کردویانە و ئەمیشە ئەوان لە پێشەوە بوون و خاوەنی قووەن، خاوەنی هێزن، خاوەنی توانان، خاوەنی حەزی زۆرن، تاقەی زۆرن. بۆیە قسەیەک جوان هەیە ئەفەرمێ قەویی و گەورەیی هەر ئومەتێک بەسراوەتەوە بەخچی قیاسەکرێ بصلاحی شەبابیها و ئیستیقامەتیهم. گەنجەکانی ئەو مجتەمەعە، گەنجەکانی ئەو گروهە، ئەو جەماعەتە، ئەو میلەتە خەریکی چین؟ لە چ مەکانەتێکان، لە چ پێگەیەکان؟ ئەوە نیشانەی گەورەی ئەو مجتەمەعەیە. حتا وەکو گەنجەکانی مەهاراتیان، مەوهیبەیان، تواناکانیان ئەخرێتە گەڕ، ئەدۆزرێتەوە. وەکو خوای گەورە فەرمێ ئینەهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. لا يفرمي وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. طبعا ما آياتك خوي ربط ببابتكيش وكباسي باور باسي إيمانه وكمالي جنج شو معجزيكي قورا بسبب باور أنوين لسردميك وابن السبب رزقار كدني أمتك لخلق. وشون بتيكي قورا كإنسان كان كخوان كلوب أخوي خلق أيش كينا. وسورة كهف بوتو أي إخواني توابو أو يبشي تقسمتي ما أنا وقفي لسر كي بوستي. ويعني بيروزي إسلام لهر ديني كترو لهر ريشكي كتر زيادة وزور زيادة ليش گرنگی داوە بە ئەم توێژە و چاوی خستووەتە سەریان و تەماحێکی زۆری بەم توێژە هەیە ئیسلام و زۆر چاودێریانەکە و ئەیان پارێزێ و گرنگیان پێدا و تەوجیهیشیانەکە، بەڵام بە تەوجیهێکی سەلیم
ڕێک بۆ چونکە فەرمون لأنهم أسرع استجابة للحق وأكثر انقيادا ومحبة له لەناو هەموو توێژەکانی ترا هیچ کام وەکو توێژی گەنج زوو مل نادا بۆ حەق فیتڕەتێکی پاکی هەیە لە ئەساسا توانایەکی زۆری هەیە تاقەیەکی زۆری هەیە بۆ یە کاتێ ئەی دوێنی هەر ئەوەنە حەقەکەی بۆ ڕوون بووەوە ئیتر خۆی تەسلیمی ئەکا و ملکەچ ئەکا بۆی بە خۆی کاتە قوربانی بۆیە خوای گەورە لە قورئانە باسی قۆناغەکانی ئینسانی کردووە ژیانی ئینسان کە ئەم ئینسانە قۆناغێکی هەیە قۆناغێکی زۆر گرنگە کە قۆناغی گەنجێتیە قۆناغی قووەیە قۆناغی تاقەتە قۆناغی هێزە قۆناغی جوڵەی زۆرە قۆناغێکە ئەغڵەبیەت کەم ئەڵێ ناتوانم هەموو شتێک دەتوانی مەگەر ئەوەی کە ئیتر منهەجی نەبێ کاتەکانی بە هەروە پوچ و شتی بەتاڵ بڕوا و هەباء منثورا بچێ بە ئاسمانە خوای گەورە فەرمێ الله الذي خلقكم من ضعف ئێوە ڕۆژگارێکە بووە ئێوە هیچ نەبوون لە شتێکی زۆر لاواز و کەم ئێوەمان دروست کرد ئەگەر مناڵی خۆمانمان نەبینیوە یان ڤیدۆیەک نییە تەسویر کرابێن ڕەسمێکی مناڵی خۆمان نییە بەڵام خۆ لە ماڵمانە مناڵی خۆمانمان بینیوە برابشکۆلەکەمان بینیوە یان لە ماڵی خوشکە زاو برازاکانمان یان مناڵێکی بچووکمان بینیوە وازانی مناڵ چەند بێدە ساڵاتە ڕۆژێکە بوو تۆ ئەو کۆرپە بووی پێویست بە یەکێ بوو تەنانەت شیرێکت بۆ کا بداتێ قەترێ ئاو بکاتە ناو دەمت بێشکەکەت بۆ بجوێنێ خوای گەورە چەند جوان باسی مەکا ئەفەرمێ الله الذي خلقكم من ضعف لا يفرمي شيء ثم جعل من بعد ضعف قوة طبعا لو قناقته نامنيتو إنسان ببردوام لشيء كائنكي قشاء كاتا سنو لكي دياري كراو ورده قشاء كي اتر خود قوة بها كي خود يز بها كي أو بارچه گوشتين كدوينه قصينه كي سقسي بها كي أو تشاوي دوينه سير تكدو ليتينه كي سليتي كي عقل قشاء كا بسنكان فرقا كان بينين فرقا كان ماسوولکەکان فەرقەکان ئێسقان هەمووی وردە گەشەکە خوای گەورە باسی گەنجێتیەکە باسی ئەو قوواکە کە لە گەنجا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی ئومەتی داوە گرنگی بدەن بە توێژی گەنجان لە هەمووی گرنگتر واکتشاف مواهبهم وتوجيهها في خدمة الإسلام والمسلمين أما زۆر گرنگە کە الحەمدولله ئەم برا بەڕێزانە ئەوەندەی من دقەتە دەم زۆر ئیش لەسەر ئەمەکەن کە چۆن بتوانی تواناکانی گەنج بدۆزیتەوە دوایە نمونەیەنینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ئەوەی کردووە و چۆن توانیەتی توانای گەنجێک لە شتێکە کە زانیوێتی تایەتی بیدۆزێتەوە و دوایە تەوزیفیکە بیخاتە کار تەعەن تۆ توانایەک بدۆزیتەوە وەکو لایتێک وایە دنیا تاریکە داینەگرسێنی قیمەتی لایتەکە دەرناکەوێت وزە لەناو لایتەکە هەیە ئەگە دایگرسێنی ڕۆشناییەک نورێک دروستەوێ بەرچاو ڕوو نەبێتەوە گەنج وایە گەنج وەکو ئەو لایتە وایە کە پڕ وزەیە خستە ئیشت دەوروبەر ڕوو ناکاتەوە نەتخستە ئیشت بەخۆی لێ ئەکەوێ نەک هەر دەوروبەر ڕوو ناکەوێتە باب خۆشی شوێن داگیرەکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئەم ئیشەی کردووە کەشفی تواناکان و قودرەتەکانی گەنجی کردووە ئەنجا هاتووە چی کردووە تەوجیهی کردووە ئاراستەی کردووە خسوێتێک گڕ بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان و مجتەمع و کۆمەلگا وڵات زۆر جار گەنجێکی تاقە و مۆهیبەی هەیە بەس ئەم گەنجە ئیستیسماری تاقەکەی ناگرێ بۆ خزمەتی گشتی زۆر جار خەریکی خزمەتی خۆیەتی شەخسێک و تەواو بۆیە ئەبی هورەیرە فەرمودەیەکمان بۆ گێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی حەوت گروهمان بۆ کە لە ڕۆژی قیامەتە تایبەتمەندییان پێ ئەدرێ وەکو تەکریم وەکو ڕێزێک لە ڕۆژی مەحشەر کە ڕۆژێکی سەختە ڕۆژی نەفسیە ڕۆژێکە کە برا لە برا ناپرسێ کورد دەڵێ لەو ڕۆژە سەختە بانگبێژێ بانگەکە کۆمەڵی خەڵک جیاکاتەوە یەکێک لەوانە ئەفەرمێ شاب نشأ في عبادة الله عز وجل گەنجێکە خۆی دۆزیوەتەوە خاوەنی مەبدەع بووە خاوەنی بیر و باوەڕێکی تایبەت بووە وتوانيتي استغلالي توظيفي وقتي بكا لعبارتي خواهي قورا كعبارتي اشتبعا معناكي كرت نعم معنى قشتيكي
سەیمە لە نوێژی عەسرمان تەواو کرد و عیبادەتێکی خاص بوو کەس ناتوانێت لە ژێر توا بیگارەوەی خۆ بیکەی و ئیساتی بۆ عیبادەتێکی ترە ئەمە معنایەکی عامتری هەیە و ئەمە نەتیجەی ئەوە هەیە ئەمە یەکێکە لە بەروبوومەکانی ئەوە کە دڵ و پێی خۆشە قبوڵە بۆیە فەرمێ شاب نەشأ في عیبادەة الله يعني شاب نەشأ وترعرع پێ ئەگا وردە و دەگەشە ئەکا هەر لە گەنجێتیوە خۆی پەروەردە ئەکات چۆن ئیطاعی خوا بکا و چۆن لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕە خۆی دامەزرێنێ چونکە ئەزانێ خۆ هەموو کاتێ بەهار نییە زستانیش دێت هاوینیش دێت پاییز و گڵاڕێزانیش هەیە تەمەن هەموو ئەمانەی تایە و ئەکری ئینسان ڕوبەڕووی تەحەدیات بێتەوە بە چی ئەتوانی ڕوبەڕووی بیتەوە بە بیر و باوەڕ ئەتوانی ڕوبەڕووی بیتەوە کە ئیسا وردە بینەوە لە نمونەکان ئینشاءڵڵا بۆیە ئەم گەنجە بیر و باوەڕێکی بەقەوەت و بەهێزی دامەزراندوە وەکو بناغەی ئیشەکە و هەروەها بە فەزائیلی ئەعمال واتە بە عیبادات بە ئەخلاقی ڕەسەن و جوان و تربیەی بەقەوەت لە هەڵسوکەوت و تەعاملی کۆڵان شێوەی ڕێکردن شێوەی قسەکردن شێوەی سیرکردن شێوەی جلەبەرکردن شێوەی تەعامل لەگەڵ مامۆستا لەگەڵ دایک و باوک لەگەڵ کۆڵان بازار شێوەی کاسبی هەموو ئەمانە کە پێوتێ ئەخلاقی حەسەنە يعني أعمالي صالحة أعمالي صالحة زيادة قولة لا أخلاق حسنة حمو ما نيكشتي كلون لقالا ويشا أزانيت خوار بموازي لنا يا شيطان ونفسيش برشيكا وانيش إيش إخوانا كان وانيش أسبي إخوان تاودن شهواتي نفس هي تلذذي دنيا هي حرام كانهن دعوة كانهن حمود بدورائي خوشي أما ذكر دوبهما قد أفلح من زكاها وقد خاب من دساها أما أخوي أما ذكر دوبها زاني هذا ما طبيعتي شيطان ونفسه وطبيعتي جهنم ويا بردوام لبين مرصاد بردوام هل من مزيد أو تبعتي تيري جناقا وبردوام لك كميني شايب بوي إخوائي قولا أم توجي تايبت كله لقيامتها جيانا كاتو شاب نشأ في عبادة الله أو طاقة وكوت موزيكي زور جرينجا كلا جنجها دوزرا واستثمار كرا واستغلال كرا بو خير معجزة أخو الخير شتي زور جورية تقول ويا سيدي ميرجو بكي جاري ويا جنجك تصورناك شتي زور جوري كدو شتي زور جوري كدو ملتي رزقارك جاري ويا داهناني جنجك جاري ويا قيراني كي جورنا عليه حركي جنجك وشونخوني جنجك أبدا هدايتي صدان كنج كبشوشو نيرجكا ودعاءكا وبروج لميداني بانقواز ودعوة وأمانة خريكة هيتش وشيك كلينيك قوشيك فرصيك نالي لنسي درشي إلا شتيكي تيا أتشيني وقيامت وكو بازرقانيك چون تماح بازا ئەزانێ ئیسا مەوسیمە نابێت دوکانەکەی داخا و بەردەوام چاوی لەوەیە دیناری قازان زیاتر بکە ئەم بازرگانێکە بۆ دنیانە بە قیامەت يا أيها الذين آمنوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم تؤمنون بالله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم ذلكم خير لكم إن كنتم تعلمون أو تجارتك بو قيامة بچی بإيمان بون بخواي قوري بشوين كوتنا بجهاد بنفس مهمة جهادي نفس زور مهمة كتو نفسك حز لشتيك بلام قيامتي شتيكي تري أبي قيامة الله بجهدي بس النفس لا بلي ولا سر أم أساسا ابن عباس عبد الله كوري عباس رضا ورحمتي خوالي بيك خوشي كلو جنجانا كي پیغمبری خاص الله صلی الله علیه و گنجکان و اموزای خوی بود طاقه کی دوزی ولا چیا طاقي عبد الله كوري عباس پیغمبری خاص هم بدوزی ولا چیا بازوی قایم بو عضلی بقوت بو بوی شمشیر دابلسی و جیاد بکا واتا طاقي بقوت لعبد الله كوري عباس بريتيبو لعلم بريتيبو لفهم عقلك قولة يجيشني نص من يريد الله به خيرا يفقهه في الدين خواهي يقول خيري يقول لك سيكان للدين حاليك بويا بليتشي ورقت عبد الله كوري عباس كي أزاني مشهورة بشي لنا أمة حبر الأمة مركبكين وأمة إسلام مركب أمته
دەی هەر ئەو فرمودەیەکمان بۆ گێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا بە پیاوێکی وت اغتنم خمسا قبل خمس وريابة طبيعتي إنسان وايا أو نعمتي تيادي نايبيني تعال لزيدرتي نعمتي جنجتي جوايا باورك بالصالي تر أم وقت بو إيه وكو تشاودرو كان يقواي وكو چون بو من وكو تشاودرو كان يقواو يعني بالصال صالي نوتوهش 2005 كادو صالي نوتوهش من لمزقوتا درس متوتوالي صالي 2005 أو جير زمينة بربو لا جن من 8 منال بعد زلازم سمانا لا وقورتنا وانا لا درس متوتو س 2003 سنة كان نزيكي هجدة صال كلام حل بصر رويشت بويه بيعمل صاصا ببيعك الله قاعد لخود بيا برشت هي وابزاني هرمينتو تاقي عمل نامينتو يجيك لو أنا شبابك قبل هرمك جنجيتك بيش أو بيربي بخاف بيربي ورده أم جنجيش هلاك يشيء الرويت جيلي لبرو استغلالك بويا قصي زور جوان هي أو قصيش أفرمتشي بناء النفوس أهم من بناء السدود وبو معلومات أم مشروع لسلام أساسي لسلام دياري أخوي هكذا ديارك إيش نوترابي آية دروس كدني بناء وبالخانة بون نساء أجد دجمن يكبر بو أمشاري خوما أو جرينج إيما جنج دروس كين برو نوان يا أو جرينج إيما بريم لدولوبري شاري دبني خانة يك ديواري جورو برز بكين بنجامة ريج برز بحزيك كاميان دوري مروفا كم مهمة دروسي كي قصيك مشهورة برزك كان أزانان وبيستوتانا لسر الصينية كان لسر تشينية كان لو سدميك شر لسر الصينية كان زوربو بريالي عندها أو ديوارة جورة وعظيمة الصين بنيوتانا لا لوانه دروسيان كر وزين بو دروسيان كر هزاران كر كان لو بينوا مرد ديان صال خريق بون شو روش باريس بلاح حموي بو خاطري او بوكا ام ولاته بباريس لدشمن داگير نكري ازان دواي او ديوارته او الصين چنجار داگير كرا لماوي سديك لماوي 100 سالا سيجار داگير كرا ازانن دشمن هیچ کام لو دشمنانی که الصينيان داگير کرد چینیکان داگير کرد لديوارکان ولا عدم دیوار حمويا لدرجاكان واتن بو حرسكان أنا سنت حرسي بردرجاكان أنا سنت بيري أنكردو أمان ديواري أندروس كرو بس إنساني أندروس نكردو قيمتي ولاد بزانه بها بزانه خيانت نكا غدر نكا دين نفروشه ولاتكي خوي نفروشه ملتكي خوي نفروشه ديواركي چی فينا كردن كاد دروس كني إنسان مهمة أم بابتانية ما بقوية تو دروس بي باين تو بياني لو أن تو أصلا بري الولاتي كتير برجي بس أم قصة للذهني تو من يتوا إما معنى ما تويشين بدين بتول برويبور في لقل طابي جيك لو الدنيا تأودانا كاتو قيامتي شل أودانا كاتو بويا أيني بيروزي إسلام بمنهج إيشاكا وكو مهندس يك إسا خمان زبيك بدا بكابراي كي أساسي بلا خانوي كلا سركا زبيكش ده بمهندسي كي زور ماهر مهندس يا مهندسي كي زور ماهر لباري معماري وبناء ده بسيري كاري هردك يام كيا أزاني لهندسة دقتك أزاني تبع أندازي كي جوان خانوك كراو حسابه مشتي كراو إسلام بمنهج وكو مهندسة واي سرطان لشي وخان دروسه به لكيوه لبناغه دروسه به كاتي كتو ابي گنجيك پيگيني دمي پاك به دسي پاك به داويني پاك به سبيني لهر بواركا رولي بيني كارابه ايجابي به رحمة للعالمين به خو ابي لسر اساسيك ام قيمتانا داني ام بهانا دا مزريني ام اخلاقنا رسانا لسر شي اساسي داي اكتي ابي بناغيك ابي كبيتي باور ايمان عقيده بوين
تأسيسي هرشي أخلاقي جواني لإسلام لسر إيمانية وأوي جوان أكا كابرا بتواني بردوان بي أقل لمو دس بينك لم بناقة وبردوان نابي ناتواني بامتحانك زور بچوك درسي يك هاوري بيقصى بناردني فيديو يقصى روشكي في لعبة روشكي في أشكيني لأن يوشك الله قريتو نابيني قنجيك نوشناكا چي ناكا دانا مزرا ولا سر بناقة بوين أبي أقام لو أساس به لو تأسيس به كأني في روزي إسلام داينا وكأيش بريتيا لشي بريتيا لا إيمان ولا بالي إيمان دوايا برو مكان إيمان بريتيا لشي بريتيا لا أخلاق بريتيا لا تربية واتبهر وردا بريتيا لا خاوين كرنوي نفس دروني إنسان لو أنا سيبقى كنزم لأن عندي نفسي إنسان شيء بله الزور اللي خلق بدسي جناها كاينا دروني وقرفتار بوا كبريتيا لا حقد بغض بريتيا لا حسادات بريتيا لا بهتان لدلا دروس أبي بريتيا لا جماني خراب بريتيا لا الرياء بو خلق إيش كردن بريتيا لا الشرك كبشكل خفية لنا وضل إنسان يا قالوا لي أنا بي حمو أمانة أبي إيشي لسركي لجنش لإيمان وباور ودس بيبكي أو أنيشي لسر بينابكي بويا بوشي إيمان كاريجري هي بو چونك إن العقيدة الإسلامية المباركة مطابقة للعقل والفطرة والدليل لذلك يتقبلها الشباب بسرعة لبرو جنج خاوني عقلك وتم عقلي لقشاية وخاوني فطرتك باكة يشتي نتشوتنا ومن الملانية كاني الدنيا وأمانة وبريء يشتي ما بيتي شتنا وبريء من الملانية الدنيا يشتي فطرتك بباكي ما وتوا ويكاتك بيرو باوري إسلامي في أشكشكي آسان أشتنايو وآسان أشتناو ضليو وريقري بوي باس كردني بيرو باورو عقيدة صحيح كدويا ما جيت بي أكين زوجرين قبو جنجا جياني خواني لسر والإيمان لسر دامزرين دو چونك وكوتم تود بت أوي جنجيك دروسكي بيكي تم نمونيكي جوانا ناو كومالقالا كولانو قرقو كتابخانكي لناو معهد بيمانقا لناو كارو إيشكي لناو مالي خويانا طبعا بشيء تو چون أبي تكسيكي لو جورا المناي بأخلاق أبي أخلاق لسر شي بيناكي أخلاق لسر شي فلسفيكي قرين داء مزريني أو مهمة شي فلسفيكي أوني إسلام قريجي داء موضوعي أخلاق لرقي إيمان چونك إيمان بكو تشتري وسيبريك ويا لبشك لجسي خو بردوام لقلتها بردوام لقلتها بويا بنيسا تازترين رابورت لبريطانيا دزي زور بوا دزي زور بوا تصورك يسبوننا ساركي بردمي مالي ايوا اگر ببرين قد قمانك دزك هبه لماوي 5 دقيقة ساركي تو نمينه نكر نمينه هر آسواري نمينه تصورك قد شكيوابه لولاتي ما قد زي قشتو دا آستي كيوا لبريطانيا لماوي 5 دقيقة ساركت بين دو نامينه سارك لواني بيدو زيتو بس درقاكاني بجياو چملخي سارك بجياو طاياكاني بجياو او وندد زي قشتو دا آستي كيوا باشا لبريطانيا كاميرا نية آسايش نية حكومت نية با أها كاتك تو بتوي إنسان بس لسرشت مادية كان پرورده بكي بمنالكت بيجي كاميرا من شركاء دانا ناي باريزي كاميرا كبشين تو فيلا قدر زيدو بورجاي كاميرا بس كاتك جنجك پرورده كي لسر إيمان لسر عقيديك حمو دنيا بده بقدرسي غدر الدينار كناكا بنقي همو جيان خرج يدسي وكو خويداتو دس دواي أو خوي إيمانه بويا حمو أو أخلاق جواناني وكوشي كالصدق رازقوي بأي واليم تا يسنا كس هي زري لرازقوي كدبه كس هي لدنيا رقي لراستي به مقر كي مقدرو زن بيغمري خواه صلى الله عليه وسلم دواي أو كعقيدة فيريكم والقوم قنجان كان كرد لرازقويان نمونيه كبو نمونيه الصحابي برئيس أبو بكر نازنا وكي تشيبو صديق نبو رازقوي لمجتمعي في غمرة صلى الله عليه وسلم قشتو شا آستيكي قورا
ئێستا ئێمە خۆمان گلەییمان بۆ هەیە لە مەوزوعی خۆمان لەم ئەخلاقانە. زۆر جار براو خوشک بەیەکەوە دوو هاوڕێ بەیەکەوە ناتوانن تەمەنی هاوڕێیەتەکەیان هەر عمرێکی تۆزێ بکەن بەیەکەوە ڕازگۆی 100% بن لەگەڵ یەکتریان. ژن و پیاوێک بەیەکەوە، براو خوشک بەیەکەوە، دراوسێ بەیەکەوە، چونکە بۆ نەمانتوانێت ئیمان لەسەر ئەساسەکە دامەزرێنی. وەفا چەند گرنگە بۆ ژیانی ئینسان. کێ لە ئێوە حەزی لە هاوڕێیەکی بە وەفا نییە؟ کێ لە ئێوە لەم وشە ناسکەن بێزارە کە وشەی وەفایە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری کە بزانن ئەم ئەخلاقی چۆن لەناو کۆمەڵگای خۆیان چاند. بۆیە مەحوی ئەیود بچوایتە مەدینەوە تەزانی پێغەمبەرستان. بۆیە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ فەرموو جیلی قورئانیون فەرید، نمونەیەکی ناوازە بوون ڕێک تەطبیقی قورئان. تۆ وەرە بڕۆ ناو مجتەمەعێک درۆ نەکرێ، بێوەفاییتیانە بێوەفاداری هەبێ، باشە؟ شەجاعەت و ئازایەتی، ئیثار، حلم، صبر، ئینفاق و بەخشین، وازێنان لە چروکی و ڕەزیلی، تەواضع و خۆ بەکەمزانی ئیسا هەروە تۆزێ جەمالێتێک و جلەکە تۆزێ نەوعێک و سیارەکە تۆزێ نەوعێک و عیلمەکە تۆزێ نەوعێک و ئیتر باڵمانەچێتە کەشکەشانی ئاسمانێک و فشەکڵاو نەمان لێ دێ. فشەکڵاو نەدەن چییە؟ هەر بەقەدەر چۆلەکەی بێت هێریەکە زۆر باڵی وا لێگاومان. تۆزێ کڵاوێکی ئەو ناوبانی سەری وە ئیتر و ئەزانێ مەلیکی دنیا خۆیەتی. عیزەتی نەفس کە بەروبوومی عەقیدەیە. چەند کەسەی سەجاری وایە زەلیلی هەوا ئارەزەکانی خۆیە بێ بۆ شتێکی دنیایی کەم. شافعی ئەی فەرموو لە فەقێتی ئەمەم لەبەر کردووە. زۆر سوودیشم لێ بینیوە بۆ تەعاملی خۆم لەگەڵ ئەو تەحەدیانە یەنە بەردەم. وەکوتم دێتە بەردەمتان. بەڵێ قۆناغ بە قۆناغ تاقیکردنەوەکان لەسەر گەنج هەیە. ئەوەی کە ئیسا لە ئەعدادی فەرقی هەیە سبەینە چیتە پەیمانگاف، سبەینە چیتە زانکۆ. ئەوەی کە ئیسا سەڵتی سبەینە چیتە دنیایەکی تری کۆمەڵایەتی، هەموو ئەمانە هەر یەکێ خۆی بۆ خۆی قۆناغێکی تایبەتە. ئەگەر لێ خۆتی بۆ ئامادە نەکەی و پڕچەک نەبی بۆی کارەساتە فەرمێ ئەنە ئین عیشت لەست ئەعدەم قوتە. سەرێم عەقیدە، ئەمە بیر و باوەڕە. ئیسا خۆ خەڵێکی جاری وایە بەڕیش یەژە بەڕیش نییە، بە ئیژە جاری وایە بە عیلمی زۆریش نییە، وانێ بە عیلمی زۆریش نییە. خۆ خەڵکی عیلمی هەیە بەس ئەگەر خاوەنی عەقیدە نەبێ ئەدۆڕێ. دینەکەی و ئیمانەکەی و ئەخلاقەکەی و میلەتەکەی و کلتورەکەی و هەمووی فرۆشێ بدراهم بەخس معدودە، بە چەند درهمێکی کەم. ئەنە ئین عیشت لەست ئەعدەم قوتە وئیذا مت لەست ئەعدەم قەبرا. دنیا بریتێ لە ژیان و مردن. ئەوەتە دنیا ئیسە لەم شاری خۆمانان شارەکە هەیە، قەبرستانەکەیش هەیە. بڕێکمان لێرینەوەتە ئەژین ژیانەکەین هەرێکێ بە جۆرێ، بڕێکشمانەوەتە لە قەبرستانەکەین لەوێنە مردوین. ئیتر خۆ لەم دوانە زیاترێ ئەفەرمێن ئەگەر لەمە یەکەمە بووم ئێنە ئین عیشت لەست ئەعدەم قوتە، ئێ خۆم بێ خۆراک نابم، ئەڵڵاه هو الرەزاق. ئێ لەبەر لەسەر ڕزق چەند کەس خۆی دۆڕێنێ، چەند کەس خۆی ئیمانی خۆی دۆڕاندووە. تۆ سەیری ئەم عەقیدە چەند باقەوەتە. ئێگەر ژیان ئەمە بێ لای ئەڵڵایە. دووەم وئیذا مت ئەی سبەینێش مردم لەست ئەعدەم قەبرا. ئێ خۆ لەو خەڵکە زیاتر منیش قەبرێک مەر بۆ بێ بخەنە ناوی. دەیتر بۆ ئەمە نەبم همەتی همەت الملوك ونفسي نفس حر ترى المذلة كفرا. دەی بۆ ئیتر خاوەن عەقیدەیەکی بەقەوەت و بیر و باوەڕێکی بەهێز نەبم زەلیل بوون بە کوفر بزانم. سەحابە وا پەروەردە بوون، زەلیلیان بە کوفر زانی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەگەر نەهاتن بۆ لایوتیان چیت ئەوێ ئەدەینێ بە زواز لێم دینە بێنە. هەموو شتێکی دنیا نەخسە بەردەسی، بەس چونکە خاوەنی بیر و باوەڕ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیزانی ئەم بیر و باوەڕە بە شتی تر ناگۆڕێتەوە، چونکە خەتەرە. بیر و باوەڕ بۆ فرۆشتن نییە، کاڵایەک نییە بیفرۆشی. وەکو قانعی خۆشمان ئەڵێ لە سایەی عیزەتی نەفسم سەرشۆڕ ناکەم بۆ هیچ کەسێ، سەربەرزی منە کە ناهێڵێ دەمم بەرێ بۆ هیچ کەس دەسێ. ئەو عەقیدەیە بۆ معلومات. هەر خۆی لە شوێنێکی ترا ئەڵێ تەرشیز خوێنە سەر ئەم چەندی ڕیش لە سایەی عیزەتی نەفسم لە پاشە بەرحەبا ناکەم. ڕێگەوەی شافعیە وەریگرتێ لە سایەی عیزەتی نەفسم
آخر ئەمە کەسێ ناتوانێت ئەمە بکات کەسێک کە خۆی تەسلیمی هەو ئارەزوویەکی کەم بووە ڤیدیۆ یەک تێتە بەردەستی ناتوانێت سەیری نەکات ئێمە چۆن ناتوانێت سبەینی مجتەمەعی ڕزگار کات ئەمە چۆن بینایی لەسەر ئەگرێ کە تۆ ڤیدیۆ بێتە بەردەست نەتوانێت سەیری نەکەی ئەوەنە نەفس زەعیف و لاواز بێ خۆتی لەسەر پەروەردە نەکردبێ تۆ نەتوانی شەو ڕۆژێک چوار ئەستەغفیرڵڵای زیاتر تەسبیحاتێکی زیاتر خەمێکی زیاتر شتێکی باشتر بۆیە فەرمێ مەحەلا ناکەم کراسی چەرمی خۆم لە ئەرباب کەرەم دوورم لە ئەربابی کەرەم دوورم بە کەس خۆم ئاشنا ناکەم کراسی چەرمی خۆم ئەدڕم سواڵی سەر کەوا ناکەم الله ئەکبەر کەوا بە خۆمانەیە ئەڵێ منم عیلمە ئەگەر ناوێ کە هێرشێکەیە بۆ کەوا بە خۆ نییە بۆ کەسبی نییە دێم لەسەر چەرمێک لەسەر شتێکی ئاسایی نانێکی ئاسایی ئەخۆم بەس بەم دینەوە کەسابەت ناکەم بۆیە بۆ خوا و بۆ ئیسلام ژیان نەک بۆ شەهەوات و نەفس ئەم نمونە لە قسمەتان عەرز دەکەم لەوانەیە بیستیشتان بێت کاتێککە مسلمانان لە گەشەیەکی گەورە بوون لە فتوحاتا بوون ئەندەلوس ئیسپانیا ئێستا ئەکا مسلمانان حکمیانە کرد بەڵام بە بەردەوام لەژێر تەماحی داگیرکەرانە بوون لەژێر تەماحی گاورەکانە بوون چەند کەسێکی تایبەتیان دیاری کردبوو بچێت توێژینەوەی لەسەر گەنجی ئەندەلوس بکات بزانم گەنجەکان گەنج مهمە گەنج بگرە ئەوە کەیتری هەمووی خۆی تەسلیم بووە وەکۆی ئێستا بچێت دیراسێ لەسەر گەنجی ئەندەلوس کا بزانە گەنجی ئەندەلوس مەشغوڵی چی ئەڵێ قەدەری خوا ڕێیان کەوت لە گەنجی ئەگریا ئەگریانێکی بەکۆڵ ڕۆشتن بەلایتیان بۆ ئەگریت کی چۆن ناگریم ساڵانێکە خەریکی تەدریبکردنی تیرهاوێشتنم بۆ ئەوی بازوم قایم ببێ بچم بۆ جیهاد دیفاع لە ئیسلام بکەم ئیسە تاقیکردنەوەم کردووە 100 دانەم تەقاندووە لە 100 دانەکە چەندانەیەک بەری نەکەوت ئەگریم بۆ ئەوەی کە ئەو چەندانەی بەرنەکەوت ئەڵێ گەڕانەوە وتیان ئێستا کاتی ئەوە نییە بە لەگەڵ موسڵمانان شەڕ گەنجەکانیان ئەگری بۆ ئەوەی ڕمەکەی بەری هەدەفەکە نەکەوت ساڵانێک ئیشیان لەسەر خەڵک کرد ئەفکاریان بڵاو کردو دوای مدەتێک هاتنەوە بەناو گەنجان ئەمزان گەنج بینیان هەر عینەن شت گەنجێک لە کوچەی کۆڵانێکە ئەگری گریانێک ئەڵێی جەنازە لە بەردەستێت ڕۆشتن بۆنێتیان بۆ ئەگریت تی چۆن ناگریم سەیری کە تیان سەیری چی بکەیت تی دڵدارەکەم جواوی کردم ئەوەتانەوە چەند چاڵە عاشیقەمە بۆ خۆی ترەوەتانێتەوە تەڕدی کردم و ئاڕێکی دا بێم و تەواو نەجادیدا ودی ئیسە کاتی ئەوەیە داگیریان کەین گەنجەکانیان خەریکی شتێترن بۆیە نەترسان و پشت بەستن بەخوای گەورە ئێستا جەنابتان گەنجی ئەسەمی متابعە هیچ نەبێت لە فەیسبووکەمانە و هەتانە تەلەڤیزیۆن شتێک ئەزانن ئەوەی کە لە غەزە ئەبینن سەری ئەو قووە ئیمانێ سەیری ئەو قووە کە لە عەقیدەوە بەرومەکەی وەرگریاوە لە بیر و باوەڕێکی بەهێزەوە بەرومەکەی وەرگیراوە باوەڕ بکەن ئەگەر ئینسان عەقیدەیەکی جوان بخوێنێ و بیر و باوەڕێکی جوانی بەخوای گەورە هەبێ ئەو خۆشەویستیە لە بینی خۆی خوای گەورە دروست ببێ مردن نەزانێ وەکو چی سەیرەکا کی ئیسا ڕقی لە سیارێکی مۆدیل بەرزە باوەڕکە شتی دنیای ئاساییەکە هەمووان حەزمان لێ مردن وەکو ئەو سیارە مۆدیل بەرزەیەتە بەرچاو کە ئەم لە دنیا لە شوێنێکە لە کۆڵانێ بۆ کاڵانێ لە شوێنێ بۆ شوێنێ ئەو گازێتەوە ئەو لە دنیا و گازێتەوە بە قیامەتێکی هەتاتایی خوای گەورە فەرمێ چی الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم ڕای ئیسا ئەوە لە غەزە نابینی و لەسەر سەحابە مە تەطبیق بوو قورئانە میلابەتیەوە تەطبیقیان کرد دنیاتان لێ کۆ بۆتەوە ها بەڵام ئێکە خاوەنی عەقیدە بی کورە خاوەنی عەقیدە بنێم یەک تۆز گیرفانە تۆزێ دیناری تیانەما یەکسەری دۆڕێنی خوای گەورە یەکێ لە ئازیزانی یەکسەر ئیمتیحانەکە دەرناچی تۆزێ غەریبی بینی مانگێکی ڕێک لە دڵخۆشیە یەک ڕۆژ دۆزێ دڵی ناڕەحەت بوو یەکسەر لەوانەیە داینی لەبەرەوە خاوەنی عەقیدەیەکی بەقوەت بە ئەمانە وەڵام ئاوتیان فەزادەهم ئیمانە وقالوا حەسبنا الله ونعم الوکیل کەواتە ئەگەر ئینسان خاوەنی عەقیدە بوو هەموو شتەکانی دنیا کە بەسەریا ئەهێنێ تەنانەت نەخۆشکەوتنەکەیشی هەمووی ئەکا فەزادەهم ئیمانە ئەیکاتە ئیمان کە لە نەخۆشیەکەت چاو بووە سەیرەکە ماشەڵڵا چەند دەرەجاتێکی بەرزی بڕیوە لە ئیمان چونکە ئەویشی استغلال کردەوە بۆ خەیر دەوڵەمەند استغلالەکە بۆ خەیر فقرەکەی استغلالە بۆ خەیر ئەبێتە ئەهلی علم استغلالەکە بۆ خەیر هەموو شتەکانی ئەکاتە خەیر بۆیە
یەک خاڵی گرنگ ماوە بەڵام پێش ئەوە نمونەیەکی زۆر جوان لە ثەبات زۆر گرنگە بەلامەوە گەنجان ڕەحمەتتان لێبێ هەموو بابەتەکەی منتان بیر چووە ئەم دێڕە لە بیری خۆتان مەبەنەوە هەموو بابەتەکەتان بیر چووە ئەم دێڕە لە بیری خۆتان مەبەنەوە کە ئەویش بریتیە لە چی الثەبات والصدق لە عەهدا ئەمڕۆ بەداخەوە گەنج زۆر عەهدەدا بەخوای گەورە دوای نایباتە سەر دامەزراو نییە بەبەردەوام شەیطان و هەوای ئارەزوو زوزوو یاری پێیەکە وەخوای گەورەیش لە وەصفی صحابەی بەڕێزە و لە وەصفی ئیمانداری ڕاستەقینە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا إنسان زور مهم وكو داري بروا به دامزراو به كاتي أبو سفيان رويش بولاي هرقل قوري روم برسياري ليه كريا هرقل درباري پیغمبر برسياري صلى الله عليه وسلم وتي بياوي چونه ئەویش وەسفی کرد ڕاستگۆیە ئەوای ئەم جارە پرسیاری ئەو کەسانەی کرد کە شوێنی پێغەمبەر کەوتون صلی الله علیه و سلم کە زۆربەی ئەوانەی شوێنی کەوتون گەنج بوون وتی لە ناویانە کەس هەیە ئیمڕۆ بێتە ناو دینەکە و بەیانی واز بێنێ ئەمە نەسی قسەکەیەتی هل يرتد أحد منهم عن دينه بعد أن يدخل فيه سخطة له طاقتي نبي بيزار بلم دينا بيزار بلم بيغمبر صلى الله عليه وسلم أوجل الله فقال لا فمن نخير شتيواني أو يشونا أو دين أو شيريني أو دين وإيمان شونا أو طريق وازلنا أيش فرمي كذلك الإيمان إذا خلطه بشاشة القلوب أو إيمان أجر براسي شونا وضلكانا ضلنيا بسط لسط تيكل بخوين أبي أو إنسان لزتي ليبا وناتواني تربيشي ويك وازي ليباني بويا برزا كاني ما بتك خوي بابتي سيمينارية بەڵام لە چەند دیارێکە بە کورتیەکەمەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەقیدەیەکی جوانی لەناو سەحابەدانا و لەو گەنجانەی لە دەوروبەریا بوو تاقەکانی دۆزینەوە و ئەخلاقێکی جوانی فێرکردن هەر یەکەیان لە گۆشەیەکەوە باریز بوون ئەبوو بەکر بە سدیق ناوی دەرکرد قووە لە عومەرە حەیا لە عوسمانە شەجاعە لە عەلیە دەنگی خۆش لە بیلالە زبان و پاراوی و زبان خۆشی لە موسعەبی کوڕی عومەیرە باشە أبو عبيدة لأمانته فلان صحابيت الأشياء خنسان لبخشينا هل يكلم صحابة بريزانا لسر عقيديك جوان كدا مثلا أم أخلاق جواناني أنت دروز بو أمره لحمو سردميك زياتر جنج لقطاب خانة كان لكولانا كان للسوشيال ميديان بتايبتي لجيت شاوديرياي أخلاقي فكري كلتوري هرسوكوتي طاقي تنانت تواناکانیشی بەهرەکانی محاولە ئەکرێ ئەم بەهرانە لە شتی سلاوەکی و تەرفیدیا سەرە بکرێ بۆ یاگاتان لە خۆتان بێ سەردەمێکە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی سەردەمانێک یە بەسەرتانە خەڵک بەیانی موسڵمانە ئێوارە کافرە ئێوارە موسڵمانە بەیانی کافرە پەنا بەخوای گەورە ئەوەنە تاقیکردنەوەکان قورسە بن ئەگەر دەستی بە عەقیدە و بیر و باوەڕێکی باشەوە نەبێ ئەگەر دەستی بە مەجالیسی باش و گەورەی ئاواوە نەبێ ئەگەر لەناو ئەم بازنە خێرانە نەبی ئەمڕۆ نەیا بەیانی داوێنە داوێکی تر قسەیەنە قسەیەکی تر پۆستێنە پۆستێکی تر ڤیدۆیەنە ڤیدۆیەکی تر ئیمتیحانێنە ئیمتیحانێکی تر ئیلا ئەو ئینسانە وەکو چۆن ڕاوچیەک بە قولاو ماسیەکە لە دەریاگاڵە کێشێ لەوانە یەکێک لەمانە پەنا بەخوای گەورە لەناو مەجالیسی ئیمانەڵە کێشێ ومێ دەکەم ئینشاءالله یەکەمان ئیش لەسەر بیر و باوەڕێکی جوان بکەین عەقیدەیەک ئیطراف و تەطریفی تیا نەبێ عەقیدەیەکی وەسەطی جوان و بیر و باوەڕێکی جوان کە ئەخلاقی ڕەسەن و ئەو کەلتورە جوانەی خۆمان و کۆمەلگای خۆمانی لەسەر پەروەردە بووە ئێمەشی لەسەر پەروەردە بین و ئەم مەجالیسانە بەرنەدەین بە ئومێدیەوەی ئینشاءالله بۆ عەقیدە جوانەوە گەڕێنەوە بەلای پەروەردگار یارە نمونەی تر زۆر بوو بابەتەکە خۆی تۆزێ دەوڵەمەنە هەوڵمدا تۆزێک بیر و شێرین و کورتی کەینەوە سەرەڵای کەمێن ئاساغیش ئومێدەکەم ئینشاءالله حەقێکم دا بێ و سوودێکم بە جەنابتان گەیان بێ خوا گەورە عاقبەتی من و ئێوەش بەخێر بگەڕێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه